لە بازاڕەکانی پارێزگای کەرکووک چەندین دوکان دەبینرێت کە جۆرەها بەرهەمی سپیایی خۆماڵی دەفرۆشن. خواستی هاوڵاتی لەسەرە بووەتە داهاتێکی ئابووری باش هەم بۆ خاوەن ئاژەڵ و هەم فرۆشیارەکانیش. سەعید ڕەحمان نزیکەی 50 ساڵە لەناو بازاڕی ڕەحیم ئاوای کەرکووک فرۆشیاری بەرهەمی سپیاییە. هەموو جۆرە بەرهەمێکی هەیە. دەڵێت ئێستا هاوڵاتیان گرنگی بەکڕینی بەرهەمی خۆماڵی دەدەن. خۆم و براکان و هەر لەم بوارە ئیشمان کردووە دانەبڕاوین لە ئیشەکەت تاکو ئێستەشی پێوە بێ بەس ئەو کاتە ئەوان زۆری ئەشیاکانیان لە گوندەکانی خۆمانەوە بۆ هات ئێستا ئەوانە نەماوە لە منتیقەکانی ئێمە تکریت و ئەترافی تکریت و ئەترافی کەرکووک حەویجە ئەو ناوە بۆمان دێشیەکان وەکو ماستی مەڕمان بۆ دێ کەرێمان بۆ دێ بەروبوومی ئاژەڵ بەروبوومی ئاژەڵەکان بڵێ بڵێ تۆ شتێک کە دادنا شتێکی باش بدە شخصێک ئەو کەسە حتمما بووی دێت. جۆرە جیاژیەکانی ماست و پەنیر و کەرە و قەیماغ و بەرهەمە سپیایەکانی تریش ئاژەڵدارانی گوندەکانی دەوروبەری کەرکووک بەرهەمی دێنن و لە بازاڕەکان ساغی دەکەنەوە. فرۆشیارەکان دەڵێن خەڵکی ئێستا گەڕاونەتەوە بۆ خواردنی بەرهەمی خۆماڵی بەراورد بە بەرهەمی کارگەکان. ئەمە زیاتر خۆماڵیمان هەیە بۆ فرۆشتن لۆرە پەنیرە کەرەیە ڕۆنە ماستە ئێمە هەموویمان لە دەشتۆ بۆ دێ خەڵک ئێستا خواستێکی زۆر لەسەر شتی خۆماڵی بەکاردێنێ وەک لە شیرەمەنی هەموو شتەکان خۆماڵی هەموو خەڵک بەکاری دێنێ لە خوا بەزای ئێستا خەڵک خواستێکی زۆری لەسەر وەک لەوەی لە معمەلەکە زیاتر بەکاری دێ. کەرێمان هەیە ڕۆنمان هەیە یەڵکەی خۆمانیمان هەیە ماسی مەڕمان هەیە ماسی مانگامان هەیە ماسی گامێشمان هەیە لۆر و پەنیرمان هەیە دەحینمان هەیە حەلواشمان بۆ دێ لە مووسڵەوە بۆمان دێ حەلوای دەرەجەیەک. بەوتەی ئەو کەسانەی فرۆشیاری بەرهەمە سپیایە خۆماڵیەکانن ئێستا گوندە کوردیەکانی سنووری پارێزگای کەرکووک توانیویانە بەرهەمی خۆماڵی سپیایی پێویست بە شارەکە بخەنە بازاڕەوە. زۆر جار بەرهەمەکان بۆ شارەکانی خواروی عێراقیش دەنێردرێت.